عن نسبة التصويت کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ڕۆژی دەی تشرینی یەکەمی بڵاو کردەوە و لایەنە شیعەکان لە نێوان پەسەندکردن و ڕەتکردنەوەدا کاردانەوەی جیاوازیان هەیە. بەپێی ئەنجامی هەڵبژاردن ڕەوتی سەدر کە موقتەدا سەدر سەرۆکایەتی دەکات توانیوێتی 73 کورسی پەرلەمان بەدەست بێنێت و براوەی یەکەمی هەڵبژاردنە. لە کاردانەوەی ئەنجامەکاندا ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و تێیدا دەڵێت سەرکەوتنی چاکسازی سەرکەوتنە بۆ عێراق و چیتر گەندەڵی و گەندەڵکاران لەم وڵاتە جێگەیان نابێتەوە. جەختیشی کردەوە ئەگەر پێویست بوو گەندەڵکاران و گەندەڵی بە خوێنی خۆیان لا دەدەن. لە بەرامبەردا هاوپەیمانی فەتح کە هادی عامری سەرۆکایەتی دەکات ڕێژەی کورسیەکانی لە 47 کورسیەوە دابەزیەوە بۆ 14 کورسی. هەروە لیستەکەی عەبادی کە هەردووکیان خاوەنی 41 کورسی بوون لەم هەڵبژاردنەدا هاوپەیمانیان پێکهێنا و بە هەردووکیان تەنها 5 کورسیان بەدەستهێناوە. هاوپەیمانەتی دەوڵەتی یاساش بە سەرۆکایەتی نووری مالیکی 37 کورسی بەدەستهێناوە. بەڵام کاردانەوەی ئەم پارت و هاوپەیمانیانە ڕەتکردنەوەی ئەنجامەکەیە. ڕۆژی سێشەمە هەریەکە لە هاوپەیمانی فەتح بە سەرۆکایەتی هادی عامری، هاوپەیمانی دەوڵەتی یاسا بە سەرۆکایەتی نووری مالیکی و عەسایبی ئەهلی حەق بە سەرۆکایەتی قەیس خەزعەلی و کەتایبی حیزبوڵڵا بە سەرۆکایەتی ئەبوو حوسێن حەمیداوی ڕاگەیەنراوێکی هاوبەشیان بڵاو کردەوە و تێیدا هاتووە سەرجەم تێبینیەکانیان لەسەر پرۆسەی دەنگدان پێشکەش بە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان کردووە و لای خۆیەوە کۆمیسیۆن بەڵێنی داوا سەرجەمە و کێشانە چارەسەر بکات بێ ئەوەی وردەکاری لەبارەی ناوەڕۆکی تێبینیەکانەوە بخرێتە ڕوو. لە ڕاگەیەنراوەکەدا هەروە هاتووە کۆمیسیۆن پابەند نەبووە بە سەرجەمە و ڕێشۆن و یاسایانەی کە پێشتر ڕایگەیاند بوو. لەبەرەوە ڕای دەگەێنین ئەنجامی بەرایی هەڵبژاردنەکانی پێشوەختە ڕەت دەکەینەوە و تانەیان لێ دەدەین و هەموو ڕێشێنێکی گونجاو بۆ بەرگرتن لە یاریکردن بە دەنگی دەنگدەران دەگرینەبەر. لە ڕاگەیەنراوێکی تایبەتیشدا هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح کە ئاڕاستەی میدیای عێراقی کردووە دەڵێت باجەکەی هەرچی بێت بە هیچ جۆرێک ئەنجامی هەڵبەسراوی هەڵبژاردن پەسەند ناکەین. عامری دەشڵێت بەرگری دەکەین لە دەنگی پاڵێوراوان و دەنگدەرانمان بە هەموو هێزێکمانەوە. سەبارەت بە سوننەکانی عێراق هاوپەیمانی تەقەدوم کە محەممەد حەلبوسی سەرۆکایەتی دەکات پلەی دووەمی لە هەڵبژاردن بەدەستهێناوە بە کۆکردنەوەی 41 کورسی. بەڵام حیزبی ئیسلامی پێی وایە کە دەستکاری ئەنجامی هەڵبژاردنەکان کرا و ئەنجامەکەی ڕەت دەکاتەوە. لە بەیاننامەیەکدا حیزبی ئیسلامی دەڵێت ئەنجامی هەڵبژاردن ڕەت دەکەینەوە، جەخت دەکەینەوە کە پێشوەختە ساختەکاری تێدا کراوە کە ئامانجلەی پێکێنانی گۆڕەپانی نوێی سیاسی عێراقیە و بۆ بەرژەوەندی و مەبەستێکی تایبەت.